براتەکانی سیناتی ئەمریکا دەکەین کە ڕایان گەیاندووە سەبارەت بە ناوچەکەش دوایین پێشاتەکانی عێراق و خۆپیشاندانەکانی ئەو وڵاتە دەخینە ڕوو. هەرد بەرنامە ئیرۆدا ئەمێ دیگەل خانمەکە ڕزگار بووە داعشێ باخەون کوێ کتێبێک لەسەر ڕۆژین کۆلاتیا دەستێ وێ کۆمەڵا تیرۆریستدا نویساندیە و هەروەسا دیگەل پرۆفسۆرێکی دەروون ناس لەسەر چارەسەریە قوربانیەندی. سەرۆک جۆ بایدن ڕۆژی دووشەمە هیوای دەربڕی کە کوشتنی ئەیمەن زەواهری ڕێبەری ئەلقاعیدە هەنگاوێکی دیکە بێ بۆ دڵخۆشکردن و ئارامکردنەوەی خێزانی قوربانیانی هێرشەکەی 11 سپتامبر. سەرۆکی ئەمریکا لە لێدوانەکەیدا کوشتنی زەواهری پشتڕاست کردەوە و گوتی ڕێبەری ئەلقاعیدە لە هێرشێکی فڕۆکەی بێفڕۆکەوانی ئەمریکا لە ئەفغانستان لە کۆتایی هەفتەدا کوژراوە. زەواهری دوای مردنی ئۆسامە بن لادن ببوو بە ڕێبەری ئەلقاعیدە. بایدن لە وتارەکەیدا لە کۆشکی سپیەوە گوتی ئەو هەرگیز جارێکی دیگە ڕێگە نادا ئەفغانستان ببێتە پەناگەیەکی پارێزراو بۆ تێرۆریستان و دووپاتی کردەوە ئەمریکا هەموو ڕێوشوێنێکی پێویست دەگرێتە بەر بۆ پاراستنی سڵامەتی ئەمریکایەکان لە ناو ئەمریکا و لە سەرانسەری جیهاندا و گوتیشی گرنگ نییە چەندە دەخایەنێت و لەکوێ خۆت حەشار دەدەی ئەگەر ببیتە هەڕەشە بۆ سەر ئەمریکیەکان ئەوە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا دەدۆزێتەوە و بە سزای خۆتت دەگەیەنێت. وەزیری دەرڤایی ئەمریکا ئەنتۆنی بلینکن دەبێژە تالیبان پێشیلیا ڕێکەتنە دۆحە کرد بە حەواندنە مەزنە ڕێبەری ئەلقاعیدە ئەیمەن ئەلزەواهری دە ئەفغانستانێدا. کوشتنە ئەلزەواهری دەربەهەری مەزن بوو لە ئەلقاعیدە وەرەوەشاندن پشتی کوشتنە ڕێبەری وێ ڕێخستی ئوسامە بن لادن لە ساڵە 2011 دە داخویانیەکەدا وەزیری دەرڤەیە ئەمریکی گوت لە دەمێک و تالیبان نکارن پێگرتیا سۆزین خوابن ئەمێ بەردەوام بن لەسەر پشتەوانیە گەلێ ئەفغانستانی بە ئالیکاریین مرۆڤانی و پاراستنە مافن مرۆڤان لەوی وڵاتی نەمازە یەن ژن و کەچان. سەرۆکی ئەمریکا جۆ بایدن ڕۆژی دووشەمە گوتی هێرشێکی موشەکی ئەمریکا لە کۆتایی هەفتەدا بووەتە هۆی کوژرانی ئەیمەن زەواهری سەرۆکی ڕێکخراوی ئەلقاعیدە. پێکەوە بینەری راپۆرتێکی دەنگی ئەمریکا دەبین لەم بارەیەوە. ئەلزەواهری داواکراوترین کەسی سەر ئەم هەسارەیە بوو وەک سەرۆکی ڕێکخراوی ئەلقاعیدە ئەو گروپە تێرۆریستیە ئیسلامیە ترسناکەی کە لە سەرانسەری جیهاندا ڕێکخراوەکانی دروست کرد دوای هێرشە سەر سوڕێنەرەکانی سەر خاچی ئەمریکا لە 11 سپتەمبەری 2001دا. سەرۆک جۆ بایدن دەڵێت ئێستا ئەو هیچی تر هەڕەشە نییە. دادپەروەری داسەپێنرا و ئەو سەرکردە تیرۆریستیە هیچی تر بوونی نەماوە. خەڵکی سەرانسەری جیهان چیتر پێویست ناکات لەو بکوژە بەدکار و سەرسەختە بترسن. ئەمریکا بەردەوامە لە نیشاندانی پابەندبوون و توانامان بۆ بەرگریکردن لە خەڵکی ئەمریکا لە دژی ئەوانەی کە دەیانەوێت زیانمان پێ بگێنن. ئەم شەو جارێکی دیکە ڕوونی دەکەینەوە کە گرنگ نییە چەند کات دەخایەنێت و لەکوێ خۆت بشاریتەوە. ئەگەر هەڕەشە بیت بۆ سەرگەلەکەمان ئەمریکا دەدۆزێتەوە و لە ناوت دەبات. بەرەبانی ڕۆژی یەکشەممە پەلامارێکی مۆشەچی ئەمریکا کە ئەلزەواهری کوشتبوو لە کابول تووڕێی حکوومەتی تالیبانی وڵاتەکەی ڕاکێشا کە کەمتر لە ساڵێک لەمەوەبەر پاش کشانەوەی هێزەکانی ئەمریکا و ناتۆ دوای دوودەیە لە ئەفغانستان دەستی بەسەرداگرت. گەورە بەرپرسانی کۆچی سپی گوتیان ئۆپەراسیۆنەکە خانوویەکی لە کابول کردە ئامانج و بە فڕۆکەیەکی بێفڕۆکەوان ئەنجام درا. هیچ سەربازێکی ئەمریکی لەوێ نەبوو. بەرپرسانی بەڕێوەبەرایەتیش گوتیان بە متمانەیەکی زۆرەوە گەشتونەتە ئەو ئەنجامەی کە تەنیا ئەلزەواهری کوژراوە و ئاگادارن لەوەی کە ئەندامانی باڵای تۆڕی حەقانی تالیبان دایانزانی کە ئەو لە ئەفغانستان بووە. کاربەسان گوتیان کە پێش پەلامارەکە تالیبانیان ئاگادار نەکردەوە. وتەبێژی گروپەکە ئەمەی مەحکوم کرد و گوتی پێشەلکارێکی زەقی بنەما نێودەوڵەتیەکان و ڕێکەوتنامەکەی دۆحەیە کە لە ساڵ 2020دا سەرکردەکانی تالیبان لەگەڵ سەرکردەکانی ئەمریکا و ڕۆژئاوا لە قەتەر لەسەر کشانەوەی هێزەکانی ئەمریکا و هۆیپەیمانان لە ساڵی دواترێدا ئەنجامدرا. وتەبێژی تالیبان زەبیحوڵڵا مجاهید پەلامارەکەی مەحکوم کرد و گوتی میرنشینی ئیسلامی ئەفغانستان بە توندی ئیدانەی ئەو هێرشە دەکات بار پاساوێک بێت. ئەمریکا دوای ماوەیەکی کەم لە هێرشەکانی 11 سپتەمبەر ئەفغانستانی داگیر کرد و ئوسامە بن لادن سەرۆکی ئەلقاعیدەش بوو بە ئامانجی سەرەکی هێزەکانی ئەمریکا لە ساڵی 2011 لە پاکستان کوشتیان.
ئەلزەواهری پزیشکی نەشتەرگەری لەدایکبووی مسر کە سەردەمێک دکتۆری بنلادن بوو لە ساڵی 2011 بووە ڕێبەری ئەلقاعیدا. بایدن گوتی کوشتنەکە دەشێت ببێتە قۆناغەکی نوێ. ئێستا ئەمیری ئەلقاعیدەمان لەناو بردووە، هەرگیز جارێکی تر ڕێگە نادەین ئەفغانستان ببێتە پەناگەیەکی پارێزراوی تیرۆریستی، چونکە ئەو ڕۆیشتووە و ئێمە ئەوە دڵنیا دەکەینەوە کە هیچ شتێکی تر ڕوو نادات. ئێوە دەزانن ئەوێ ناتوانێت ببێتە بنکەیەکی پەلامەردان دژی ئەمریکا، ئێمە هەوڵ دەدەین ئەوە ڕوو نەدات. هاوکات لەم ساڵانی دوایەدا ئەلقاعیدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و خۆرئاوا و ڕۆژهەڵاتی ئەفریقا و باشووری ئاسیا بەردەوام لە فراوانبووندایە. بۆ ئەنیتە پاوڵ، حەیدەرکەریم، دەنگی ئەمریکا. لە سەرانسەری جیهانێ دەنگڤدانا کوشتنا ڕێبەری ئەلقاعیدە ئەیمن زەواهری دە ئێریشەکە فڕۆکن بێفڕۆکانە بێفڕۆکەڤانە ئەمریکیدا هەر ئەو دەنگ بلند بووە. وەزارەتە دەرڤایە عەرەبستانە سعودی دەبێژە زەواهری یەک بوو ژێ ڕێبەرین خراپترین کۆمەڵا تیرۆریستیک و پلانین ئێریشا نەبتنێ لە دژی ئەمریکا بەلکو لە دژی میرگەهین سعودی ژی دانی بوون و ئەنجام دەدان. سەرۆکوەزیری کەنەدا جاستن ترودۆ دەبێژە کوشتنا ئەلزەواهری پێنگاڤک بوو بەرەف جیهانێک ئارامتر. کەنەدا دێکاری بکە دەگەل هەفبەندین خوێن نفنەتەوەی ژ بوو نەهشتنا گەفین تیرۆریستان و بەرەف پێشخستنا ئاشتی و ئارامیێژی و دابینکردنا سەلامەتیە خەڵکی کەنەدا و یێ وڵاتین سەرانسەری جیهانێژی. دێ پەیامێکی توێتەرەدا سەرۆکێ بەرێ یێ ئەمریکا باراک ئۆباما نویساندیە و پەیامێ vê şevê nîşaneke ku dê rehên tîrorê werin birîn bê ku em beşdarî şerî bin di Efxanistanê de. Wî got ez hîvî dikim ev pêngavek piçûk be beref aştiya malbatên qurbaniyên 11 Septemberê û her kesekî dî ji derdê vê komala Elqaîde dinale. بۆ زانیاری زۆرتر لەسەر کوشتنەکەی زەواهری هاوکارم بەڵێن ساڵحمان لەگەڵە بە شێوەی ڕاستەوخۆ. بەڵێن کوژرانی ئەیمن زەواهری ڕابەری ئەلقاعیدە چی مانایەکی هەیە بۆ ئەمریکا و هەروەهاش بۆ ئەو ڕێکخراوە تێرۆریستیە و هەروەها بۆ ڕێکخراوە تێرۆریستیەکانی تریش؟ بۆ ئەمریکا ئەلبەتە نیشاندانی سووربوونی ئەم وڵاتەیە لەسەر بەرەنگاربوونەوەی دیاردەی تێرۆریزم و هەروەها بە سزاگەیاندنی هەموو ئەو تێرۆریستانەی کە دەستیان هەبووە لە تاواندا و بە تایبەتی لە کوشتنی خەڵکی سڤیلدا. وەکو سەرۆکی ئەمریکا لە وتارەکەیشیدا ئاماژەی پێکرد تێرۆریستان لە هەر کوێیەک بن و بۆ ماوەی چەندێکیش خۆیان حەشاردا بێ بەڵام لە کۆتاییدا سزای دادوەرانەی خۆیان بەسەردا دەسەپێنرێ. بۆ تێرۆریستانی ژیانی و بەڕێکخراوی تێرۆریستی ئەلقاعیدەشەوە تەنها یەک مانای هەیە، ئەویش ئەوەیە کە هەمیشە بەرپرسیارن لە بەردەم ئەو کارە تێرۆریستیانی کە لە جیهاندا دەیکەن و بە تایبەتیش ئەو کارە تێرۆریستیانەی کە لە ئەمریکادا کردویانن هەروەکو پێشتری ژامەژەمان پێکرد، یعنی جا ئەم تێرۆریستانە لە هەر شوێنێکی دنیا بن ئەوە دادوەریان بەسەردا دەسەپێنرێ. بەڵێن ئەمەوێ بزانم کە کوژرانی زەواهری چی جۆرە کاریگەریەکی دەبێت بەسەر ڕێکەوتنی دۆحەوە لە نێوان ئەمریکا و تاڵیبانەکانی ئەفغانستان؟ هەر لە ئێستەوە مشتومڕ لەسەر ئەم بابەتە دروست بووە بە تایبەتی کاتێک کە وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئاماژەی بەوە کرد بوونی ئەیمن زەواهری لە کابوڵ یا لە ئەفغانستاندا خۆی لە خۆیدا پێشێلکاری ڕێکەوتنی دۆحەیە لە کاتێکا کە تالیبان لە ئەفغانستانەوە ئاماژە بەوە دەکا ئەمریکا یاسای نێونەتەوەی پێشێل کردووە بەو کارە لەشکریەی. خاڵێکی گرنگ لێرەدا ئەوەیە بیرمان نەچێ، ینی لە ڕێکەوتنی دۆحەدا یەکێ لە بەندەکانی ئەوەیە کە نابێ ئەفغانستان جارێکی تر ببێتەوە بە پێگەیەک یاخوب ببێتەوە بە شوێنێک بۆ داڵدەدانی ڕێکخراوە تێرۆریستیەکان و ببێتە شوێنێک بۆ دروستکردنی هەڕەشە و مەترسی لەسەر ئاسایشی هەم ئەمریکا و هەم هاوپەیمانەکانی ئەمریکاش لە ناوچەکەدا. بەڵێ بەڵێن وەک خۆشت ئاماژەت پێکرد پێم وابێ هۆکاری سەرەکی ئەو ڕێکەوتنە هەر ئەوەش بوو کە چی دیکە ئەفغانستان نەبێتە جێگای
داڵدەدانی با بڵێن سەرانی ئەلقاعیدا. بەڵێ هەروەکو سەرۆک بایدنیش ئاماژەی پێکرد لە وتارەکەیدا کە هەرگیز ڕێگە نادرێت جارێکی تر ئەفغانستان بکرێتەوە بە پێگەیەک بۆ تێرۆریستان و لەوێەوە هەڕەشە و مەترسی بنرێتەوە بۆ وڵاتانی ناوچەکە و بۆ ئەمریکا. بەڵێ زۆر سپاس بۆ هاوکارم بەڵێن ساڵح کە بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵمان بوو. نانسی پلۆسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا ڕۆژی سێشەمە گەیشتە ماڵیزیا بە پێی سەرچاوەکانی ئاگادار لەم بابەتە پێدەچێت پلۆسی کۆتایی ڕۆژی سێشەمە بگاتە تایپە و ئەمریکاش ڕایگەیاندووە کە هەڕەشەکانی چین لەو بارەیەوە لە بەرچاو ناگرێت و نایشترسێ. پەکین تایوان بە بەشێک لە خاکی خۆی دەزانێت و هەرگیز دەستبەرداری بەکارهێنانی هێز نەبووە بۆ خستنە ژێر کۆنتڕۆڵی ئەو دورگەیە. تایوان ئیدعای سەروەری چین ڕەت دەکاتەوە و دەڵێت تەنها گەلەکەی دەتوانێت بڕیار لەسەر داهاتووی ئەو دورگەیە بدات. وەزیری دەرەوەی ئەمریکا ئەنتۆنی بلینکن دەبێژە ئەو هیوی دکاک و چین بە شێوەیەکی بەرپرسیارانە کریاران بکە ئەگەر سەرۆکە جواتە نوێنەرین ئەمریکی خانم نانسی پەلۆسی بڕیاردا سەردانە تایوانی بکە دەگەڕا سەردانە خۆیان ئاسیادا. وەزیر بلینکن گوتجی ئەگەر خانم پلۆسی بڕیاردا سەردانە تایوانی بکە و چین پرسگرێک یان ژیگرژی دروستکردن ئەو دێ لەسەر بیژینگ ڕاوەستێتن. چین هوشداری یا دەرئەنجامین خراپ دایە ئەگەر سەرۆکە جواتە نوێنەران سەردانە تایوانی بکە کوچین وێیان وێ گراوێ بە عەردێخوا ناز دکە لێ کوش کاسپی دیبێژە چ سەدەم نینن چین هەند بە دڵگرانی بەرێخوا بدە vê سەردانی. کوشکاسپی دیسان دەبێژە چ گوهرتن ژی دە ڕێبازین ئەمریکایان دەرڤەدا نابن. کۆشکی سپی دەڵێ سەرۆک جۆ بایدن دوای ئەوەی بۆ جاری دووهەم ئەنجامی تاقیکردنەوەی کۆڤیدەکەی ئەرینی دەرچوو بوو لە ئیستادات لە تەندروستێکی باشدایە و هەست بە باشی دەکا. کارین جان پیرس سکرتێری ڕۆژنامەوانی لە لێدوانێکدا ڕایگەیان بایدن تەنیا هەندێ نیشانەی کەمی کۆڤیدی تێدا ماوە و کۆکەشی نییە. توشبوونەوەی بایدن گەشتێکی پلان بۆ داڕێژراوی یەکشەمەی بۆ ماڵەکەی لە وێلمنگتۆن تێکدا و هەروەها گەشتێکی سێشەمەشی بۆ میشیگان هەڵوەشاندەوە. ژان پێر گوتی سەرۆک ڕێنمایەکانی سنتەری کۆنتڕۆڵکردن و خۆپاراستن لە نەخۆشیەکان پەیرەو دەکات و تا ڕۆژی پێنجشەممە لە کەرەنتینەدا دەبێت. و دووشەمبێ بە سادان کەس یان خەڵکی سان فرانسیسکۆ دە ڕێزا وەرگرتنا ڤاکسینە ئێش یان ژی سۆرکن مەیمونان مانکی پاکسدا ڕاوستیا بوون. ڕایەدارن تەندروستیا باژار ناوەندێکی ڤاکسینە ڤەکریە ji بۆ وان کەسین ku xetera vegertina nexweşiyê li ser wan heye ji bo karmendên nexweşxana û mêrên hevcins xwaz. Fermandarê Kalîforniya rewşa awarte ragihand ji ber bilindbûna jimara vegirên nexweşiyê li wîlayeta wî. Heta 300 nexweş li San Francisco hatin tomarkirin û li tevaya wîlayeta Kalîforniya jî 800 nexweş. Li seranserî Amerîka jî 4600 kes bi vê nexweşiyê ketine li gora ڕێڤەبەریا ساغلەمیە باژارەی سان فرانسیسکۆ. دیموکراتەکانی سینات هەفتەی ڕابردوو وردەکاریەکانی پرۆژە یاسایەکیان سەبارەت بە گۆڕانی کەشوهەوا و چاودێری تەندروستی و هەڵاوسان و باج ئاشکرا کرد. ئەم ڕاگەیاندنە دوای چەند مانگێک لە دانوستان و ڕێنەکەوتنی لایەنە ناوخۆیەکان هاتووەتە ئاراوە و وەک ئەم راپۆرتەی دەنگی ئەمریکاش دەڵێ پێدەچێ ڕوبەڕووی دژایەتی توندی کۆماریەکان لە سینات ببێتەوە. زانایانی کەش و هەوا بۆ ساڵانێکە هەوڵ لەگەڵ سەرکردەکانی جیهان دەدەن بۆ ئەوەی کارێک سەبارەت بە کاریگەریە بەرفراوانەکانی گۆڕانی کەش و هەوا بکەن. بەڵێنی بۆ هەنگاونانەوە بابەتێکی هەرە گرنگ لە هەڵمەتی هەڵبژاردننی جۆ بایدنی سەرۆکی ئەمریکا بوو. ئەندامانی پارتەکەی سەرۆکۆمار لە کۆتای هەفتەی ڕابردوویەکیان گرت و یاسای کەمکردنەوەی هەڵاوسانی ساڵی 2022 ڕاگەیان کە لە نێو بڕگەکانی دیکەدا گەورەترین مەسەلەی بەرچاوی کەش و هەوا لە مێژووی وڵاتەکەدا لە خۆ دەگرێت. پرۆژە یاساکە نرخی چاودێری تەندروستی بۆ ملیۆنەها ئەمریکی کەم دەکاتەوە و دەبێتە گرنگترین سەرمایە نەک زیادەڕۆیی. گرنگترین سەرمایە کە تا ئێستاکە لە ئاسایشی و زەماندا دابینمان کردبێت و لە خەرجەکاندا پاشەکەوتمان دەبێت و ئەو کارانە دەخڵقێنین کە ڕێگای چارەسەری بۆ وزەی خاوێنی داهاتوو دەبێت. ڕاگەندراوەکە دوای چەند مانگ ناکۆچی گشتی لە نێوان ڕێبەری زۆری نەیسنێت چاک شومێر و جۆمانسنی دیموکرات سنەتۆری ڤێرجینیای ڕۆژاوا دێت کە چ شتێک دەبێت یان نابێت لە نێو بەرنووسە یاساکەدا بێت. بەڵام حوتوی ڕابردوو دەرکەوت کە هەموو شتێک گۆڕاوە.
ئەمە یاسای کەمکردنەوەی هەڵاوسانە ئێمە پاشەکەوت دەکەین و پارە خەرج ناکەین. پرۆژه یاسایەکی جێگای هیوا بەڕادەی 3 تریلیۆن و 500 میلیارد دۆلار دیاری کردووە کە هەرگیز نەمتوانی بە هیچ شێوەیەک لەسەری ڕێک بکەوم، بەڵام هەوڵمدا نەمتوانی پێی بگەم و ئێمە 3 تریلیۆن و 500 میلیاردمان خەرج بۆ 400 میلیارد دۆلار کەم کردوتەوە بەبێ ئەوەی هیچ باجێک بەرز بکەینەوە. ئەو پرۆژه یاسایی کە ئێستا بەر لە دەنگدان لە سێنێت ڕوبەڕووی کۆسپێکی پرۆسەی بۆتەوە هەروەها تێچووی وزە و سربەخۆیی دەخاتە ڕوو، بەڵام کۆمارەکان گومانیان سەبارەت بە پلانی شۆمەرمانچن هەیە کە زۆربەی بەنهێنی گفتوگەیان لەسەر کردووە. زۆربەی ئەو شتێک کە جۆمەنچن دەیڵێت ڕاست نییە. بۆ نمونە ئەوان باج بەرز دەکەنەوە بە پێی لیژنەی هاوبەشی دیاریکردنی باجەکان لە ساڵی یەکەمدا نزیکی 17 میلیارد دۆلار لەسەر ئەو کەسانە بەرز دەکرێنەوە کە داهاتیان لە 200,000 دۆلار کەمترە و ڕادەی باجەکان لەسەر کەسەکان هەروەها بە پێی زەمان لەسەر چینی مامناوەند و کەم داهات زیاد دەکات. ئەوان باج لەسەر ئەو خەڵکە زیاد دەکەن کە ساڵانە داهاتیان کەمترە لە 10,000 دۆلار. دموکراتەکان ئەوەی داعای ڕەت دەکەنەوە و دەڵێن پرۆژه یاساکە باجی نوێ ناخاتە سەر ئەو خێزانانەی کە داهاتی ساڵانیان کەمتر لە 400,000 دۆلارە، لە هەمان کاتدا تێچووی دەرمانکەم دەکاتەوە و یاسای پارێزگاری تەندروستی بەهێز دەکات کە لە کاتی سەرۆکایەتی ئۆباما دەپەسەند کرا. پرۆگرامەکانی وزە تێکەڵاوێک لە وزەی پاک و سوتەمەنی ژێر زەوی. ئەمە سەرنجام بەرژەوەندێکی زۆری بۆ سێناتۆر مانچینە کە نوێنەراتی ویلایەتێک دەکا کە خەڵوزی بەردی زۆری هەیە. یاسای کەمکردنەوەی هەڵاوسانی ساڵی 2022 لە دەنگدانی ئەم هەفتەیەدا پێویستی بە پێشگیری تەواوی دموکراتەکان دەبێت. لە دەمێکدا کۆمارەکان بۆ بەرهەڵستی بەرنووسەکە یەکدەنگ نین. سەلاحی پیرۆتی بۆ ئارەش عەرەبەسەدی لە دەنگی ئەمریکا. پۆلیسی باژارێ واشنگتن پایتەختی ئەمریکا دەبێژە زەلامەک هات کوشتن و پێنجیندی ژی بریندار بوون دە تەقەکردنەکەیدا شەویدی دووشەمبێ. ڕێڤەبەری پۆلیسین باژار دەبێژە 6 کەس ببوون ئارمانجا تەقەکردنی یەک جوانە مر ئەو هەموو زەلامن. وی گوت ژی ئەم یانمە پێتیڤی بە ڕاگەهاندنە ڕەوشە ئاوارتە و هایدارکردنا گشتی نینە. ڕێڤەبەری پۆلیسان دەبێژە سەدەمێ وێ تەقەکردنی نەدیارە و پۆلیس نزانەکە ئەگەر ئێریژوان و زەلامên ku teqal wana hatî kirin hev naz dikin yan ne. Birîndar li nexweşxanan tên dermankirin. Dengê Emrîka Cavkaniyeka pêbaweriyan û çaw agahiyan. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakiya dengê Emrîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. هەزاران کەس ڕۆژی دووشەمە لە بەغداد لە ناو پارلەماندا کۆبوونەوە و لە دژی لایەنەکانی سەر بە ئێران دەستیاندا یەمانگرتن، بەڵام دوای ماوەیە کشانەوە هێشتا ڕوون نییە کە ئایا پاشەکشەی لایەنگرانی چوارچێوەی هەماهەنگی کە لە ئێرانەوە نزیکن بە مانای نەمانی گرژیەکانی نێوان لایەنگرانی سەدر و گروپەکانی سەر بە ئێرانە یان ڕۆژی شەمە هەزاران کەس هەڵیان کوتایە سەر پارلەمان و داوای چاکسازی و ئیدانەکردنی ئەو هاوپەیمانێتیان کرد کە ئێران پشتگیری دەکا. دووبەرەکی و ناڕەزایەتی نێوان لایەنە شیعەکان بووەتە هۆی پەرەسەندنی گرژیەکان و عێراقی بە شێوەیەکی قوڵ خستووەتە ناو قەیرانەوە. بۆ ئاگەهیان داوی بمەڕا بریز خدر منتێک ئەندامی پەرلەمانی عێراقی لەسەر لێستا پارتی دیموکراتی کوردستان لە هەوری ڕاستەخوان. کا خدر ئەم کاتت باش پێش ئەوەی پرسیارەکان بکەن و باسی هەلویستی ئێوە بکەین حەزم نەکرد بزانم پێشهاتی ئەمڕۆ چی بوون لە پەرلەمان و لە هەرێمی سەوزی بەغا. زۆر سپاسدانەکەم. بە حقیقەت ئەو وەزعی کە ئێستا لە بەغدا ڕوودەدا لە بەرچاوی هەومان دیار لە بەرچاوی هەومان ڕوونا ئێمە بە نیگەرانیەوە بە نیگەرانێکی زۆرەوە دەڕوانینە ئەو دۆخی کە ئێستا هەیە و تەمەنا دەکەین کە زیاتر سەر نەچێشیتن بەرەو توندوتیژی نەڕاتن و هیوادارین لە هەمان کاتدا لایەنەکان بگەنە چارەسەرێک بگەنە دانیشتنێک بۆەوەی ئەو کێشە و گرفتانەی کە ئێستا هەیە لەسەر مێزی گفتوگۆ جارێکی دیکە دابنچن، چونکە ئێمە دڵنیاین هیچ کێشەیەک هیچ گرفتێک بەبێت چارەسەرکردن تێناپەڕێ ئەگەر نیەتی دانیشتن و نیەتی سازان هەبێتن و لە هەمان کاتدا ئومێدەوارین کە ئەمە هەموو لایەکدان بە خۆدا بگرن
ئەمە هیوا و ئۆمیدن دەمویستی هەڵوێستی پارتی دیموکراتی کوردستان بزانی لەسەر ئەم پێشهاتانەی کە لە عێراقا ڕوودن و بە تایبەت خۆپیشاندنەکان لە ناو پەرلەمانی عێراقدا. بەخۆی پێشەمو شتێک ئەگەر ئەفۆمکەی ئەمە لە هەمان کاتدا کەنی بەنی گەرانیەوە دەڕوانە ئەو دۆخە لە هەمان کاتیشدا لەگەر خواستی میلەتین ئەوانەی کە ئەو خەڵکە ئێستا کە تێدا باشی دەکەن و جێ لە داخوازیەکانیان دەگرین بەشێکی زۆریان داواکاری خزمەتگوزاری دەکەن بەشێکی زۆریان داوا دەکەن کە حکوومەت دروست بکرێ حکوومەت بسازێ حکوومەت ڕێک بکەوێت بۆی بە فریای خزمەتگوزاری بکەوێتن بۆی بە فریای ئەوە بکەوێت کە عێراق جارێکی دیکە بنیاد بنێتەوە عێراقێک بنیاد بنێتەوە بۆ هەموو لایەنەکانبی بۆ هەموو پێکاتەکانبی بەبێ جیاوازی ئەمە بۆ خۆمان وەکو پارتی دیموکراتی کوردستان و وەکی خۆمان هیچ کاتێک لەگەر ناخۆشی نەبووین لەگەر کێشە نەبووین لەگەر ئاژاوە نەبووین هەروەکو بەڕێزشتان ڕەنگە لێتان ڕووبیتن کە لەسەر داواکاری سەرۆکی هەرێمی کوردستان بەڕێز کاک نێچیران بارزانی کە داواکاری ئەوەی کرد کە بێن ئێمە لە هەولێر لە خزمەتدا دەبین پێشوازی دەکەین بۆ ئەوەی جارێکی دیکە وەکو هەمیشە بتوانین وا بکەین ببینە هۆکاری ئەوەی کە جارێکی دیکە ناوماڵی عێراق جارێکی گەو کۆ بکەینەوە لەسەر مێزی گفتوگۆ ئەنجامدا بگەنە نەتیجەیەک بگەنە چارەسەرێک کە حکوومەت تشکیل بکرێ حکوومەتێک وەکو باسم کرد و تاکید دەکەمەوە بۆ هەموو عێراقیەکانبی بۆ هەموو پێکاتەکانبی بۆ هەموو لایەنەکانبی بەبێ جیاوازی ئەو خەڵکە ملەتی عێراق گەرانی عێراق پێویستیان بە خزمەتگوزاری زیاترە پێویستیان بە مڕاعاتە پێویستیان بە حکوومەتێکە کە لەو ناخۆشیانەی کە ئێستا دێتە پێش و لە ڕابردووشە بووە پێویستیان بەوەیە کە فعلەن بە حکوومەتێک بێتن حکوومەتێکی خزمەتگوزار بێتن. باڵی کاخدر بەڵام خۆپیشاندان کە چوونە ناو پەرلەمان و ئەو ناوچەی هەموویان کرد مەبەستیان ئەوە بوو کە ڕێگری لە دامەزراندنی حکوومەتی داهاتوو بکەن کە وەکو بڵین بە تایبەتیش حکوومەتی جیاوازی لە ناو ماڵی شیعەدا هەیە بەڵام ئەمڕۆ دەنگ و باسە بوون کە بوو نمونە هەندێک خەڵک هەندێک لایەن بە تایبەتیش ئەوانەی کە لەگەڵ ئیتار بوون لە خۆپیشاندنەکانە خۆیان کشاندووە ئەمە نیشانەیەکی ئەوەیە کە ئارامی لە بەغا جارێکەدی بگەڕێتەوە و هەوڵ بۆ دامەزراندنی حکوومەت دەست پێ بکەن؟ ئارایەکان زۆرن هەروەکو لە بە تەغریدەکان دیارە کە سەرۆکی حکوومەت بەڕێز مستەفا کازمی لە داواکاریەکەی لە تەغریدەکەی بەڕێز هادی عامری کە هەمویان ئیدعای ئەوە دەکەن هەموو داواکاری ئەوە دەکەن کە جارێکی دیکە لایەنە ناکۆکەکان بتوانن بسازێن بتوانن لەسەر مێزی گفتوگۆ دابنیشن بگەنە چارەسەرێک بۆ حکوومەت تشکیل بکەن دیارە نیەتەکان وەکو دەیبینین لەگەر تونند و تیژینینە نیەتەکان لەگەر ئەوە نینە کە ئەو خۆپیشاندانەی کە ئێستا تا ئێستا ئەمە دەیبینین خۆپیشاندانێکی سلمیەتە ئەو لەحزەیە وەکو باسم کرد ئومێد دەکەین کە زیاتر هەم درێژە نەچێشی و هەم بەرەو تونند و تیژی و ناخۆشی نەڕواتن هەموو بیرروڕایەکان ئاراەکان لەسەر ئەوەنە کە دابنیشن بۆ ئەوەی ئەو نقطە ناکۆچانەی ئەو خاڵە ناکۆچانێک کە لە نێوانیاندا هەیە بتوانن چارەسەری بکەن کە ئێمەش لە تەرەف خۆمان وەکو پارتی دیموکراتی کوردستان هەر لەگەر چاکسازی و لەگەر چارەسەری ئاشتیانەی ئەی دانوستان لەسەر پۆستی سەرۆک کۆمار لە نێوان پارتی و یەکێتیدا گەشت بە چێندەری هەر ڕاوەستاون دوای ئەوەی خۆپیشاندان لە بەغا دەست پێ کردووە؟ ڕاستیەکەی دەمێ ڕوونکردنەوە بدەم بەر لەوەی ئەگەر بە کورتیش بی پێش جوابی پرسیاری بەڕێستان دەمەوە پرۆسەی سیاسی لە عێراق لەسەر یەکلاکردنەوە یان لەسەر ڕێککەوتنی پارتی و یەکێتی لەسەر سەرۆک کۆمار نەوەستایە بەڕاستی یەکلاکردنەوەی سەرۆک کۆمار بەلای ئێمە قەزیەکی هێندە گەورە نییە بتوانێت چارەسەرەکە ڕاستی ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان کە بەربژێری خۆمانەیە تا ئەو لەحزەیە کامن قسە لەگە بەڕێستان دەکەم کە تاکە کاندیدی خۆمانە بەڕێز کاکڕێبەرە کە کاندیدی ئێمە تاکە کاندیدی ئێمە بۆ سەرۆک کۆمار بەڵام کە ئەو قسەی لەگەر جەنابەت دەکەم دەمێ ئەوە بە بینەران برێم عێراق پرۆسەی سیاسی عێراق لەسەر پێکهاتنی ئێمە لەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان نەوەستاوە نمونەیەکی دیار لە بەرچاومانەیە کە لە انتخاباتی ڕابردوو ساڵی 2010 کە ئەوان لە بینی خۆیان کۆبوون لە بینی خۆیان گەشتە ئەو چارەسەرێک کە حکوومەت تشکیل بکەن چاوەڕی ئێمەیان نەکرد ئێمە لەسەر سەرۆک کۆمار ڕێک بکەوین
کامە سەرۆکۆمار و کامە کاندیدی کوردە بۆ سەرۆکۆمار و لە نەتیجە بەداخەوە بەدوو بربژێر ئێمە چوینە ناو انتخابات ئەو جارە لە بەرنامەی ئێمەدانە لە نهجی ئێمەدانێ ئێمە ئاگەر ئەفۆم کەی بەدوو کاندید بچینە ناو پرۆسە انتخابات و ئەو کێشەیە چارەسەر دەکرێتن هەر وەختێک ئەوان بگەن ئەو نەتیجەیەکەوان چارەسەر بکەن ئەو قەزیە لە ئێمە بە کورتی داوا دەکرێت کە خۆپیشاندانی پێشوەخت بکرێن یان دووبارە هەڵبژاندن بکرێ ئێوە لەگەڵ ئەو وەکوێت پێشنیازن ئەو قسانەی کە ئێستا باز دەکرێت لێرە لێ جێبێستی دەبین کە سەرکردەکانی عێراقی داوای هەڵبژاردی پێشوەختە دەکەین بەڵام دەمێ شتێک بەڕێستان برێم و بۆ بینەدانی شڕۆن بیتن ئەو انتخابای کە ئێستا ئەو کێشە سیاسی ئەزمە سیاسی لەسەری دروست بوو بەخۆی هەڵبژاردنێکی پێشوەختە بوو لە نەتیجەی کۆمەڵە خۆپیشاندان و هاتنە سەر شەقام و ڕوخاندنی حکوومەت و ئەوانە لە نەتیجە بڕیار درا کە هەڵبژاردنێکی پێشوەختەکە بکرێت نەتیجەکە لە لای هەمومانڕیان بوو لایەنی براوەی تێدا بوو لایەنی نەک دۆڕا و براوە بەڵام تێیدا هەبوو کە چێ دەنجی زیاتر هێناوە چێ دەنجی کەمتر هێناوە چێ دەیتوانێت حکوومەت پێک بهێنی لە نەتیجە ئەو ئاژاوای دروست بوو ئەوش لە خلافی ئەوەی کە ئەوانە دەیانویست حکوومەتێک دروست بکەن بۆ هەموو پێکاتەکانی بەڵام لە ئەنجامدا ئێمە و لەگەڵ سەدرەکان و لەگەڵ یان سونە کە دەمانش حکوومەتێکی زۆر نێک پێبینین دەمەوێت پێت برم لە نەتیجە ئەوە بوو کە نەتیجەی انتخابات قبول نەکرا کە نەتیجەی انتخابات قبول نەکرا چ زمانەتە کە هێزارە چ دیکە انتخاباتە چ دیکە پێشوەختە بکرێتەوە هەمان ئەو کێشە و گرفتانەی کە ئێستا لە ئارەدا هەیە دروست نابێتەوە ئەمە تێگەیشتنمان بۆ مەسەلەی دیموکراتیەت نەگەیشتۆتەوە ئاستی یەکتر قبول بکەین ئێمە تا ئێستا دۆڕان و برنەوە قبول ناکەین ئەگەر ئەمە باوەڕمان بە هەڵبژاردن هەبی بە انتخابات هەبی بە ئەو دەستا و دەستکردنی هەڵبژاردن هەبیتن زۆر ئاساییە کە لە انتخابات چێ دەیبات و حکوومەت تشکیل دەکات ساساری ئایدەیەکی دیکە حکوومەت تشکیل دەکات بۆیە دەمەوێت ئەگەر پێت بڕێم میکانیزمی دووبارەکردنەوەی انتخاباتش هەندە ئاسان نییە بتوانین بە بڕیاری لێ بدرێ بە ئاسانی بکرێتن ئەوەش کۆمەڵک ڕێو شوێنی یاسایی خۆیە کۆمسیۆنە قوڵەشی نێودەوڵەتیە زۆر سوپاس کاتمان ئەو دەڕێگامان پێدەدا خەدەرمەندێک ئەندامی پەرلەمانی عێراق لەسەر لیستی پارتی دیموکراتی کوردستان زۆر سوپاس دەکەم بۆ ئێوەش گەلۆ هەوڵین چارەسەریە دەرونیە قوربانین ئێریشا داعش لەسەر شنگالێ سەرکەتی بوونە ئەڤە ناڤڕۆکێ هەفەڤینەکە مەیە بە یەکژ قوربانیانڕە و تایبەتمەندێکی دەرونیشی بەڵام پێشەوە دەخینەوە بڕێک وەردەگرین و داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتە لەگەڵمان سەرپێهاتیên şerî zor û zordariya ku êzdiyan dîtî li demê êrişa Dewleta İslamî Daeş dê tabaxa 2014 da li ser şengalê encamên derûniyên xerab mîna tirs û xemokiyê li cem qurbaniyan hiştiye navendên zanistî ev layenê gelek bi bandor بۆ دەمێ هەشت ساڵان کریە خەماخوا پرۆفسۆر جان ئیلهان قزلخان دەروونناسا و پزیشکێ تراما یان نەخۆشیانە یەک جوانە بوو وی چەند کتێب divê mijarê de nivîsandine û çavdêriya çendîn xanûm û zarokên qurbaniyan kiriye û niha ew digel me ye helbet wê digel me be dîsan jî bi me re xanimek ku her zû karî bû xwe ji wê yan karîgeriya xeraba derûnî ji wî derdê giran rojên bi zehmetên wan rojan derbas bike wê ji kitêbek nivîsandiye delal xêro rizgar bûya Daişê û nivîskara kitêba bi navê ez ê bimînim keça rojê niha herdû ji Almanya bi me re ne Dr. Can İlhan gelkê spas Delal xanim spasiya te jî dikim Delal xanim ecarê ji cemte dest pê bikim dixwast ji me re bê jî yani li vê bîraweriya heşt saliya êrişa Daeş li ser şingalê te çi heye tişmare bêjî? Gelekî memnûn me bêberiya spêjim xwedewan şehîda hemî berhemînê ew ê vê rojê bûyîne şehîd û Xwedê destê me wanî girdî me bigihîne ku tu Xwedê bike yanî malê xwe vegerîhin
مدوی از بیجم کو ابویا 8 ساله هتان هنگه تشتی ما ببی اشماره نهاتیا کرن راستا قال دولة الجنوسايد احترابونا هستيد ما رابونا قالت تشتش مرة هذا كده وكو دعماء نفسي بس مقابل أفتشتي بسري إزديا هذه خلال 24 ساعة هذا 5000 6000 بيا كشتنو الجندي واندا النف آخا واندا وساب خويناكا قرم قور بكان أزي بينهم أفتشت كالاكي كيما أسنقارن بيجم تشش مرة نافي إشبال يعني كاتو جنت إزديا هتان هو تخسير نكرينا كاتو جنت إزديا دنك كم نكرينا ودست خدانانينا مش ملا تخسير نكر مش إبادة أخرى تخسير نكر بس هر يكي دنگ ما نكريا باشا دلال خانم از خازم تشمر بيجي تشاند الجم داعش معي قرتي بوي وشاند وقت اشترى لازمه حتى تبكار بفقري سرجيانا خويا عادتي از یکیشوان بهزاری کچو جنت إزديا یک هدی ماده 13 دا هر کی کته ده 13 دا یعنی بطریقه که خلاص بو از بطریقه که خلاص بو کو یکی از خلاص کرم نه یکی از کریم و نه یکی مساعده مکر و بشتی از جهای ما عراقي يعني برنامج ألماني هبو أسكوبل يعني مباشر بما ألمانيا بس يعني هكذا أزي بيشم أفتشتي بري 8 سالة بسري مهاتيا بس شوان رجالك بزحمة أبي بري سالك ودي سارج داعش هاتين وضع عراقي والسائد زحمة تشتاق شوان رنايا كرين برنامجك خارج نينا هتان كيش خورا دار كافين هتا دعم وانا نفسي بيا كرين هذا العراقي جي دعم نفسي إشوان ربيا كرين أزل بهنم هرب زحمة إجباري يعني الشادرة دا والوضع كي قالك بزحمة تشند إشقالي نفسي بدعمان بيا كرين وقتين خدا هر وكيل حالي خوي بريد أنا في ذاك نابي اف نافاروكي بابتي ما بالدكتور جان إلهام قزل خان را الدكتور الزقلقي قال سوباسيات تكم ام اگاداری کارتنو نویسینتنو و کارت دیکی جبو چاره سری افغان خانمان يعني هلبت دلال خان يكش بترجع هزار كسابو كل ألمانيا دي برنامج وكوا شاف دليل ذكر قالوا بشتي 8 سال عن وان قربانيين شيايا جويت رسو خموكيه خادر باز بكن بگمان کول امکانك در فتك دربان كرنا یا نفسي هبت او مرو کار باش آرکاریوان بکن هناك مشكلة إن جواكي سياسي جهنا كو ام بين تقريبا 300,000 کس نزدین على قمپانل در دورو که دهو که جبو پاشاروژی کو کاربن بگرن تونه یعنی جبو پرسپکتیو پاشاروژ هر بد وسا مرو کار آل درونی چتر آریکاری بکن ام دوینه نوا سال 2021 و 20 سال جی هجماره که زده کچل ازدی لقمپین نزدیک اندهو که خو کشتنه یعنی کمیته سویساید کرنه جبر کو بیچاره مانه هر وهاجي 300,000 کس آنها و 6,000 کس کو کتبونه دستن داعش زده تراپیست دکتر آن دکترین درونی لکردستان کیمن اکو حتما آلمانیا امریکا استرالیا و هنگ درفت باشترن لزیرتر نه امکانات و درفت جبو وان قامپا و جبو شنگالی حوجه کو امزیلت کاربن آریکاریوان بکن بله از زانم دلال خانم جمته بود تو آگاهداری و بجنیزی و چاره سریاوی جی گه راده که دلال خانم بکار بکتیبه که در بکار سرگوان روزانو نخوشیان بناوی از بمینم که چار روزی البته او بزمانی آلمانیا چند زمان دین اوروبی جی هیا من نخوندی هطانها اللي تشد بيجي للسروينا ويقوناغي يعتكار كري بدلال خان را دلال یک جنه که هری سربلند و قوات و بهیزه راستیجی تایبتین دلال خانم هنه دلال خانم چاخه لکردستان جی مهودید هر دم بر خود دو دخواست به دنگه که ازدیه کجاده که تشتکی وصا نقومه جبرو جی موتیواسیون خواستن دلال خانم گلک مزن بود اوروپا جی آلمانیا جی گلک سربلنده مدرسه خلاص کرد و که بود کتاب نفساندیه و افجی بو علاج کرنا درمان کرنا یا درونی به نویساندن و کتاب همون چروکا خواه کوهاتی سروی در باسپویی کاربو هنه که بخوب آریکاری دکتر و آریکاری مت چاره سر بکه و بگمان که گلک جنن و که دلال خیرو جبو ملتن ازدی
ji bo mînak hewcene ku zanî bin pêşa roja wan roniyê ê serkevin. بله باشە دکتۆر ئێلان جارەکە دی چەندێ ئەو نەبتنێ دلال خانم بەڵکو خانمین دی بوونە کارکتەرین پازتیف دی جivakێدا و هەتا چەندێ ئەو کەتنە ناو جivata ئەڵمانی. بله به 1100 کس ده 1015 آنینا آلمانیا یک جوان دلاله پدیده یکون هوای بخوا پرتوک نساندی اون نادیا مرادزان کو خلات نوبل سستاندیه تقریبا ها ده 15 کسی کو مدرسه خو خلاص کردن خوازن هنه زانکوی گلکل پیش خو خلاص کردن یعنی اف کسین کو هاتن آلمانی به تایبتین جوان کو دما 14 15 حتی 20 سالی بون ل اروپا زمان زور باشسانن آلمانی باشتزانن نواجبات ده گلک انتگره بونه و هر وهاج جماعت ازدیه کو تقریبا 100,000 ازدیل آلمانیا نه هر وهاج بونه الیکاریه که باش کو کاربن جیانا خو سرکفتی و تندرستی سلامتی در باس بکن. دکتور اینها بمره بمینه تکای من فکرن جام دلال خان دلال السراستی جهانی ام دزانن کارن داعش لدیجی ازدیان وکا جنوساید هاتیه ناسکرن گلک سازین جهانی د پارلمان آلمانی داری سبحسک وصا هیالی من تخواست اشتم بزانم یعنی پشتیوان وی هفسوزیا جهانی به ازدیان را چی دی جوانه دخوازی چی ماتی بیجی تشتک شوان را نهاتیه کرن از بيشم از كي تشتي بيشمنا بشكل عام يعني إيش إزياه ميرا از بيجم خاصة إيش ناجيا دارا يعني نهانك هكا جينوسايد بيا تشكرين نش ما ناجيا دارا بيا تشكرين أو إيش إزياه ميرا يعني نا إزدي شنقال بتني بس بنابي إزدي همي أفتش تشكرين بس يعني إيش بر ناجيا بتني لازم بتشتاك هاد بات تشكرين لازم با يعني المستقبلي وان فكري بان يعني قالك هتنا دا 11 سالة هتانك إيش دا 11 خلاص بون يعني برگه مدرسه وان چو یعنی دیسش خورا چنه مدرسه اشوان خوشکو برایت می یعنی مستقبلی وان همی دمر بو یعنی فرسکا وانی نا دیسه دست مدرسه بکن شهدگاه خوب بگیرن یعنی سالا افتش بردوام به حدانکی بکاربانش عراقی در کبن هکش عراقی در کفتن و شهدگاه وان نبه و چاوا کاربن یعنی بسانه دیسه الویدر دست بحیاتا که بکن از سر آله ثقافي وعلمي اتبيبم لازم يعني بيتر اشناجيا دارها باكرين جبلي اشوان شباب دست داعش هاتين اشوان جرا باكرين نبس شكاتو جناب تنيرا باشا يعني صباحي بيروريا 8 ساليه واتزانم لالمانيا ولجموال شتوتغارت ودافرنديجي ولا سر همو وەکو بێژی جهن دنیاوێ ئەو بیرەوەریە بێکرن هەم ئیزدی و هەم دۆستێن ئێزدیانژی تلڤێ ڕۆژیە لە 8 سالی چ جوان خوازیش بلی و ئالیکاریە توبێژی ئەو ڕزگار بووە ji بۆ ئیزدیا بگشتی ji بۆ شنگالێ بتایبەتی ئەس گەلێکی بخوازم ئەس ڕۆژێکێ چم یعنی ئیلوان بیرەوەریە بشارکم ولوێ دەرێ ڕوونم یعنی السريم مو ملاتيمي بلن بأنه دنجي مجهايا أجهكي حتى رجع أبرو أزوي تشتي نشي عريمة كو أملاتكي قوينا دنجي مجهابيا أجهكي هو أفتشتب سريمة هاتيا كيرين احتراف بيبيا كيرين يعني أزد بهنم هكا البرلمان كي اجتماع بيا كيرين يا تشتاك أفقالك كيما إشمرا يعني هر دقيقة كأزب داقا خو بفكرم يزبوشكو برايت خو بفكرم نم قابل اجتماعك أوانا يعني قالك من فيها روجا كذا جهاجي وساروا نجباما بيروريا بفرماني أسروا نجباما وأسبيشم يعني حقيمة هذا جي يعني تشتكيش مرة هذا كده شماتنا كاري هاري فقري شنقالي بونمونا البيروريا كواسا روجا كواسا بتشي أسنقار بقر ما شنقالي نها هكا أسبقر هما شنقالي بيروريا شنقالي الجندي خوتشيكم طيارة بما بقى سفينة مع الشبكم از العائلات فهمي خاسري ما أسنقارم أو كوش كبرامش دا 11 هاتين يعني طيارة بوانشي بقاسفين أزوانشي بخاسرم ما بساتا كونها خالق الورد بأرمان جعفر روكانجي يعني أزقها حالك الحياة تاخذها أكوش كبرامش دا 11 هاتين أزخوازم تني أوش مرة بمينن يعني إزدي نقارن جناجيكي نبقارن جاكي نبقارن إش آلهمي بدبراياك إزدياد كوشن بله دکتر الهان فکرم جمتا و بتایبەت جی چارەسەریە ئەو کەسێندی و نەها د کامپین پەنابەراندەنا لە هەرێما کوردستانە عێراق و دەزانم لە زانکۆیە دۆکیژی وە بەشێک تایبەت
جبو وان جار سریا بو وی زانستی وکریا قال اون چافدریا وان کسان دکن امکان چافدریا وان کسان هيا روشوان چاوایا بله طلبه ما خوندکار مل زانکو دو که ماستر یا درونی چه دکن دوید 1800 ساعت وان کامپان آریکاریا وان پنابران بکنه تابعتی نخوشین درونی هنه راستی تشته ام دبینن پشتی 8 سالان درونیین این تراوما انجی ترسیل گل زلامان زیده تر بگوش ایجنا یعنی اشخاک و کتبونه دستن داعشی و هاتبون نخوشن تراوما ترس و خمگویی و بخو و نبراندن مشکل هیجی دوام دکن لی پروبلم هیجی مزن اوه که نهاد قمپاده جیان کجبو پیش روژ کجبه کتنه نخوشین دپرسیون امود زیده تر گل زلاما در باس بین ام بخواد طلبه رو خواه نها تقریبا ما حتی 45,000 صحت ما تراپی در باس کردیه لی بگو من تر نکش برکو هم دست پی کدنه برکو هجمارا سایکوتراپیست دکتر درونی لکردستانی و به تایبتی عراق گلک حوجه هم دست پی کدنه. بله دكتور البحث هيا لألمانيا والبرلمان الألماني ده مسألة أو كارين داعش لدجي إزديان للشنغالي بتايبتي جي وقت جنوسايد ورا ناسكرن أو جهاي كدري تباوري هاي دمك نيزيك برلمان الألماني ونا ويبرياري درباز بكا بله از بخوزی یک جوان پیسپور و کم راپور پیشکش کرد بو پارلمان آلمانیا 20 هی باششان نها رسمی پیشکشی حکومت بکن ام هیویت کن و وساقیای همو حزبین ات پارلمان آلمانیا ده همو حزبین وان او قبول دکن و دبیجن ابتشت دیجی ازدیهاتی کردن جنوساید کاراسات که وجبل ویج دبیج علی دولت آلمانیا ور قبول کردن وسا دیارک و هیوا دهان و هیوا یازدانی ور قبول کردن لی پشتی ویجی تن قبول کردن بو متر ناک ویجی دیسا ببیجم لو هلند جهات قبول کردن در دین جهات قبول کردن جبر ویج نام همو حزباران هم تکلیه دن کمیسیون کاتی آبا کردن هم تخوازم به قبول کردن هناك خسرن ازديان جيكر نو واكرن اريكاريا ازديان لكردستان والالمانيا بله دلال خانم داوي اسوارم جمتا و قدنا تي داوي تشتا اس بسياري ناك مز خازم بكرتي تشمر بيجي تشد بيجي الفيروجي قوتنا من تالي اسكلا كي خوازم كروجا كي اسبي بينم ابج دسي داعش هاتنا خلاص كرين المرحله قالك يا مازن بنا حياه اخو حلمي اخو حققان بن قالك القوي بن الحياه هذا ازانم افتشتكي قالك زحمته وحتى افتش تحقق قالك مازن امي ترى درباز بن وكو اسياكم ابا حفصانج دسي داعش خلاص وما حتى رجع أبرز تحدي زحمة درباس بام وأزديم ددي بيتشتي شغلهم حتى نجي أسهر روح قوات ببام قال وضعي بزحمتين زلام قوات أخوش دسدا بس نفهر من قويبا أزانم قالك بزحمتهم السيفيا سركتني جرتر ديكم دلال خير وقربانية كداعش ونيفيسكارا كتيبة أزي بمينم كتشاروجي وهروساد بروفيسور جان إلهان كزلخان درو الناس وبزيشكي تراما جا ألمانيا بمربون كاكي سباس جوارا سپاس هەڕەشە و هێرشەکانی تورکیا بۆ سەر باکووری سووریا زیادی کردووە و لەم دوایانەشدا هەندێک لە فەرماندەکانی یەپەژە کراونەتە ئامانج بە مەبەستی شەرمەزارکردنی هێرش و هەڕەشەکانی تورکیا بۆ سەر ناوچەکە تاراوگەنشینانی خەڵکی ئەفرین خۆ پیشاندانێکیان ئەنجامداوە. دربدرên Efrîniyê li penageha Şehba dimînin xwepêşandanek li dijî gef û êrişên Tirkiye pêk anîn. Xwepêşandan bi serkêşiya rêxistina jinan Kongra Star birêva çû. Tê de slûgan û pankêrtên şermezarkirina êrişên ser herêmê hatin bilindkirin û bi taybet yên li dijî şervan û fermandarên jin yên YPJ. Hin beşdarên xwepêşandanê هلوستا خو آنین زمان اردوغان چشم دخوازه هر رو هریش خو داوی توپ خو داوی ما ملت کوچ بردکه ملت قذیب دکه ملت دکوجه جنا دکوجه چشم دخوازه یعنی هم جعفنی هاتن عمل الفداري ونشتنا ديس عم داس ورغون كفهرن هریشی ما دکه هریشی زوروکه ما دکه مولد ما خارو دکه سبیلید ما دکوجه یعنی ممکنه ما شوتینا اردوغان چشم دخوازه هم كفهرن داس اردوغان جلکی هم جوش عفری درکتنا ماتنا شبا هم کوچبر بینه تلک تحال مناله روبلو توب
تفنگ قذیفات اجمارا چشم دخوازه هم سکنه مفت بر خدانی که هری مزنه فگری ما عفنی مسکره جیجنه جل کرد ما به همه عفنی فگرینه و شهیده ما به شپاندنه شهیده خانه دخو پیشاندان دا بیدنگی جیهانی جیهاد پروتستو کرن و هات خواستن هرمک بفرین لباکور سوری بسپاندن جبرکو و داوی ایریشن ترکی بدرونان زیده بونه که آرامیا دوره تک دبن. هر وها دا خواست جپیک هاته این سوری هات کرن که لهمبر گفین ترکی دست بدن هف. کرد، عرب، ارمن، خریستیان همو پیک هاته این ده سوریه دا جیان دکن یکیتی خواه بکن یک خواب ریخستن بکن همو به دست بکن لهمبر داگرکاری ها ترکان بسکنه اما ترک نکاری تشتک بکه اما دا خوزا واجی دسته خودریش در دوری سوریه بکه در دوری روجلات و نابین بگشتی وک امپراتوری و عثمانیا بمشنه خو پیشاندان عفرینیان بر خوادا گورستان جنگوریان لباجاروک احرزه اولور به سلاف کرنا گیان آوان بداوی بو. نوروز را شدنگ امریکا شهبا دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. سەرۆکی ئۆکرانیا ڤڵۆدیمیر زەڵەنسکی گوتی ڕۆیشتنی یەکەم کەشتی دانەوێڵەی ئۆکرانیا لە بەندەری ئۆدێسا ئاماژەیەکی ئەرینیە کە دەکرێت قەیرانی خۆراکی جیهانی کە لە پەرەسەندندا یەکەم بکاتەوە. کەشتێکە بە زیاتر لە 26,000 تۆن گەنمەشامیەوە ڕۆیشتوەتە لوبنان. ئەمەش لە گرێبەستێکی نێودەوڵەتیدا بۆ کردنەوەی ڕێگری لە هەناردەکردنی کشت و کاڵی ئەو وڵاتە کە ڕوبەڕووی شەڕە. زەڵەنسکی لە وتارەکەیدا ئاماژەی بەوەش کردووە 16 کەشتی دیکە چاوەڕێی نۆرەی خۆیان دەکەن بۆ ئەوەی بەندەرەکانی ئۆکرانیا بەجێبێڵن. رووسیا و ئۆکرانیا لە 22 مانگی حەودا لە ئەستەمبوڵ ڕێکەوتنێکیان لەگەڵ تورکیا و نەتەوە یەکگرتووەکان واژۆ کردووە بۆ کردنەوەی ڕێڕەوێک بۆ هەناردەکردنی 22 میلیۆن تۆن دانەوێڵە و بەرهەمە کشت و کاڵیەکانی دیکەی ئۆکرانیا لە بەندەرەکانی دەریای ڕەشدا کە بەهۆی لەشکرکشی رووسیاوە بۆ سەر ئۆکرانیا گیریان خواردبوو. بەرپرسێکی تورکیا ڕۆژی سێشەممە ڕایگەیان کەشتی هەڵگری دانەوێڵەی ئۆکرانیا بەهۆی بارودۆخی ناودەریاوە نیوە شەو دەگاتە ئەستەمبوڵ. دەریاوان ئۆزجان ئالتۆنبڵاگ ڕێکخەری ئەو ناوەندە هاوبەشە کە سەرپەرشتیکردنی باری دانەوێڵەکانی لە ئەستۆدایە گوتی دواتر بەرپرسانی رووسیا و ئۆکرانیا و تورکیا و نەتەوە یەکگرتوەکان سواری کەشتێکە دەبن بۆ ئەنجامدانی پشکنینەکان بە پێی ڕێکەوتنێکە لەلایەن نەتەوە یەکگرتوەکان و تورکیاوە کراوە بۆ ئەوەی ڕێگە بدات کە کۆگاکانی دانەوێڵەی ئۆکرانیا بگاتە بازاڕەکانی دەرەوە بۆ کەمکردنەوەی قەیرانی خۆراک کە لە گەشەکردندایە. ئالتۆنبڵاگ کە لە قسەکانیدا لە ناوەندی هەماهەنگی هاوبەش کە بنکەکەی لە ئەستانبوڵە و سەرپەرشتی بارەکان دەکا گوتی ئامادەکاری و پلاندانان بۆ کەشتەکانی دیکە بەردەوامە کە پێشبینی دەکرێت بە زوویی بەندەرەکانی ئۆکرانیا بەجێ بهێڵن. ئەو وردەکاری زۆرتری لەم بارەیەوە نەخستە ڕوو. بینای ئێمپایر ستیت شەوی دووشەمە لە یادی 80 ساڵەی لەدایکبوونی جێری گارسیا ڕەنگاوڕەنگ بوو. جێری گارسیا دامەزرێنەر و گیتارژەنی سەرەکی و گۆرانیبێژی گروپی گریتفول دێد بووە کە لە ساڵی 1995 لە تەمەنی 53 ساڵیدا بەهۆی جەڵتەی دڵەوە کۆچی دوایی کردووە. بینای ئێمپایر ستیت هەموو شەوێک بە ڕەنگێکی جیاواز ڕووناک دەبێتەوە بۆ ڕێزگرتن لە ڕێکخرا و جەژن و ڕووداوە جیاوازەکان. هەڵبەت بەفراو ینی ئەف ئەمپایر بڵدینگ یەکیش ئاڤاهین هەری ناودارن نیویۆرکیە و هەر کەسێک و سەردانە نیویۆرکی ژی بکە حەز دەکە وێ ببینە ناویژی گەلکی جێکی جوان و جهەکی وەکو سەرنجڕاکێشە بوو کتە گوتیژی هەر شەوەکی ڕەنگێکی تایبەت ڕەنگی جودا جوداش بۆ بوونەیەکە جودا جودا ڕێزگرتن لە هەندێک بۆنەیەن جودا وەکو جەژنە وەکو کەسایەتیە وەکو هەڵبەت تێکردنیان ڕاستیژی یەکیش وەکو مەگوتی ئاڤاهیەن گەلکی جوانش جوانە و نیوا باژاری واشنگتنە. بەڵێ
زۆر سپاس بەڵێ دەخیل بینەرانی خۆشەویستمان دەتوانن بینەری بەرنمەکانمان بن لەسەر پلاتفۆرمەکانی دەنگی ئەمریکا ماڵپەڕی دەنگی ئەمریکا و فەیسبوک و هەروەها لەسەر NRT کە بە شێوەی ڕاستەوخۆ ئەم بەرنمەیە بڵاو دەبێتەوە هەتا سبەی هەر شاد و بەختەوەر بن و خودەحافیز هەر شاد.